بار و گوزەرانی ژیانی علی حەمەساڵح بەراو مناڵەکانی لە مەکتەبی تایبەتن لە خانووی ڤێلای تایبەتاژی کە دەنگێکی زۆری هاوڵاتیانی بێت بە دروستکردنی دوکانێکی سیاسی کەوتی من دیفاع لە هاوڵاتیانەکەم بە دڵنیایەوە ئەو ژێکێکە لەو تاوانبەرانەی وەکو پەرلەمانتارەکانی من ئەوەی هەیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمووە ئەوفوا بعهد الله إذا عاهدتم یەکێک لەو پەرلەمانتارانەی کە سوێندی یاسایی خوارد و کە دەنگێکی زۆری هاوڵاتیانی بێت بە دروستکردنی دوکانێکی سیاسی کەوتی من دیفاع لە هاوڵاتیانەکەم نەگەوەی کە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان و چالاکوانێکی تۆڕە کۆمەڵایەتەکان من نازانم فەرقی ئەو چییە لەگەڵ کەسێکی ئاساییدا کوا گەڕایەوە سەر مهێنە و پێگەکەی خۆی ئەو فەرقی ئەو چییە لەگەڵ پەرلەمانتارەکانی کەدا هەر وەکو ئەوانەی کە بە ڕاکێشانی سۆز و عاتیفەی خەڵکی شەکال لەسەر ئەو شتانەی شەکا کە خەڵک عاتیفەی بۆ یەجوڵێت و دواتریش بۆ خۆی مامەڵەکردنیەکەیان نابەدەنگەکانەوە ئەو بابەتێکی کەیە باش بۆچی لە نێو کۆنگرەی ڕۆژنامەوانی هێرشت کردە سەر عەلی حەمەساڵح ئەوەم بەڕوون و ڕاشکای پێ بۆ بیرۆکێت ئەو بیرۆکەی من ئەوە بۆی بزانی یانیش ئەوە من کۆنگرەمە بوو کۆنگرەکە ینی وای لێ هات کاتەکانی بکەوێتە یەک من پێشەویش کۆنگرەکەم دانابوو ئەو دوای من داینابوو هۆکارێک بوو هۆکارەکەی ئەو وەزع و بێگوزەرانەی میلەت هەیەی لە خۆراکت لە هەموو ئاو هەوا لە دەرمانت لە هەموو بابەتەکانت کوا مووقیفی ئەوانە کوا چیان کرۆ بۆ ئەو میلەتە هەر وەکو پەرلەمانتارەکانی کەیەوە لەسەر مێنەکەی خۆی نییە هەموو ئەو ئیمتیازاتانە وەرەگرێت چالاکوانێکی تۆڕە کۆمەڵایەتەکانە چکم پەرلەمانتاری بریتە لە کۆمەڵێ ئەرک و ماف ئەو ئەرک و مافانەی هەیەی و لە کەمان کاژە کۆمەڵی واجباتی کامە واجباتانی جێبەجێ بە دڵنیایەوە ئەو ژێکێکە لەو تاوانبەرانەی وەکو پەرلەمانتارەکانی کە بە دڵنیایەوە کاکە میلەت وەزعی میلەت ئێستا سەیرکە بار و گوزەرانی ژیانی علی حەمەساڵح بەراو مناڵەکانی لە مەکتەبی تایبەتن لە خانووی ڤێلای تایبەتاژی ئەی بە بەراورد بە ژیانی هاوڵاتیە کە دەنگی پێداوە دەنگدەرەکانی خۆی هەمان ژیان و گوزەرانی هەیە منەوە پرسیارەی لێکە با ئەو جوابی ئەو میلەتە باتەوە پەیامێکت بۆ عەلی حەمەساڵح ئەو پەیامەم پێگەیان کە بە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە سۆشیال میدیا نەمێژوو بۆ خۆ دروستەکەی نەبیت بە پاڵەوانێک بەو نەوەی کە وانە نیشانی خەڵکی دەی کە دەنگی خاوێنی ئەم وڵاتە بەری پاڵپشتیان بکەیت